بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ڕێگەی بڵندگۆوە لە هەرێک لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە و ڕانیە بانگەشە بۆ جێندەرکراوە. بەپێی وتەی سەرۆکی شارەوانی هەڵەبجە بێت ئەو لیژنەیە کامکاریان لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجامداوە لەلایەن نووسینگەی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتەوە نێردراون و ئەو کاریان ئەنجامداوە لە ڕێگەی تۆمارێکی دەنگی کە لە ڕێگەی بڵندگۆ پەخشکراوە لە چەند ناوچەیەک لە هەڵەبجە و بە هەمان شێوە لە سلێمانی لە ڕانیەش ئەنجامدراوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەر ئەوە دەکەین هۆکاری چیەکە لە ئێستادا ئیش لەسەر پرسی جێندەر دەکرێت یاخۆ جێندەر چییە لێکەوتە خراپەکانی چین چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح سەرۆکی ئەنیسوتی ژیار تاوتوی ئەم پرسانە دەکەین. کاکتۆر بەخێرمێ سوپاس بۆ ئەمەدەبووتان. زۆر سوپاس دەکەم. بەرلێ بچین سەر مەسەلەی پێناسەی جێندەر لەوە دەست پێ بکەین لەو هەوڵە تازەی کە هەیە لە ڕێگەی بڵندگۆوە لە هەڵەبجەم حاڵەتە هەبووە لە ڕانیە لە سلێمانی جەنابەت چۆنی دەخوێنیتەوە کە بە پێی وتەی سەرۆکی شارەوانی هەڵەبجە بێت لیژنەیەک لەلایەن قوبات تاڵبانی لە نووسینگەکەی ئەو کاریان کردووە. سەرەتا بە ناوی خوا سوپاس و پێزانین بۆ هەوڵ و ماندووبوونی جەنابتان ڕێز و سڵاوی بێپایان بۆ بینەرانی بەڕێستان دەستخۆشیم هەیە بۆ تیشکستنە سەر ئەم بابەتە چکە بابەتێکی گرنگ و هەستیارە پەیوەندی بە تاک بە تاکی کۆمەلگاوە هەیە و پەیوەندی بە خێزانەکانمانەوە هەیە پەیوەندی بە ژیان و نەوەکانی داهاتوومانەوە هەیە پەیوەندی بە کللتوری کۆمەڵایەتیمانەوە هەیە ناسنامەی نەتەوایەتی و ئاینیمانەوە هەیە یعنی ئەمە ئایدایەکە ئەگەر خوێندنەوەی پێویستی بۆ نەکرێ بەڕاستی کۆدەتایەکی ئەخلاقی لەناو کۆمەلگایە دروستەکە کە ئێمە وەکو میلەتی کورد وەکو ئەو واقعی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەمانە ئامادەی هەڵگرتنی بەرپرسیارەتی و لێکەوتە نێریەکانی نین ینی ناتوانین تەحملی بکەین لە داهاتووە. ئەمی کە جەناب تیشکە خستە سەر ئەمە وەرچەرخانێکی خراپە چونکە تا ئێستا ئێمە ئەوەی کە زانیومانە خەڵکێک هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵێک بۆ نمونە ئەجنیدای بیانی وڵاتانی دەرەوە ئەیانەوێ برەو بەم بیرۆکەیە بدەن لەناو کوردستانە ئەوەی دوێنێ کراوە بەکارهێنانی دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەت و جێگری سەرۆکی حکوومەت بەڕسمی کە لەم مۆزوعەیە پەنجەی تۆمەتی بۆ درێژەکرێ بۆی کە ئەو شاندەشاندی ئەو بنچوونەتە ئەوێەوە ئەوان داوایان کردو بە ناوی نووسنگەکەی ئەوەوە ئەمە خۆی بۆ خۆی حاڵەتێکی مەترسیدارە چکە ئەمە یعنی بە حکومەت بەڕسمی ئیش لەسەر ئەمە ئەکا لە کاتێکە ئەمی کە ئێمە ئەی بیستین ینی ئەوە تقریبن مدەی لەوانەیە با بڵین 15 ساعاتێک بەسەر ئەم ڕووداوایە تێپەڕیوە مەفروزە نووسینگەی جێگری سەرۆکی حکومەت ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بە ئەگەر بەدەستی ئەو کراوە و ئەگەر ئەو بەشدارێ لەمایە ئەو کاتەوا بۆ خەڵکی ڕوون کاتەوە ئەگەر پەیوەندی بەویشەوە نیە ئەو کات هەر مەفروزە لای جەماوەری کوردستان ڕوون بێ باشە بەس بۆ جورئەتیان نییە ینی بە ئاشکرام کارە بکەن ئەوە بنهێنی و لە ڕێگەی فەرمانگە و بڵندگۆ و ئەوانە و کار ئەنجام بدرێت لەبەروی کارێکی قێزەوەنە ینی لەبەروی کارێکە ڕووی مەجلیسی نییە ڕووی ئەوەی نییە کە خەڵک خۆی کا بەخاوەنی بە شێوازێکی فەرمی ینی ئەمان زۆر جار لەژێر لێەوە ئەم قسەیە ئەکەن بەس پاسا و بەهانی بۆ دێننەوە بەڵام کەس ناتوانێت کەس ئەو جورئەتە بە خۆی با کە بە ڕسمی خۆی بکا بەخاوەنی بیرۆکەی جێندەر و حتا معنای جێندەر وەکو خۆی بە خەڵک بڵێن ئەوان هەتا وەکو ئێستا بیرۆکەی جێندەر کە بۆ خەڵک شیەکەنەوە باسی یەکسانی و باسی لابردنی نادادپەروەری و باسی گەڕانەوەی مافی ئافرەت و باسی ئەم بابەتانە ئەکەن لە کاتێکە ئێمە ئەم وشانەوە ئەم زاراوانە ئەیناسین و ئاشنایشین پێی یعنی تۆرە باسی یەکسانی بۆ من کە من قبولمە باسی دادپەرویم بۆ بکە بۆ قبولمە باسی مافی ئافرەتم بۆ بکە قبولمە بەس وشەیەک بەکار دێنیتەوە کە وشەی جێندەرە ئەم وشەیە مەدلولەکانی خراپن ینی لێکەوتەکانی خراپن لەژێر پەردەی زانستیە تۆ ئەم وشەیە بەکاردێنی لە کاتێکە کە پەردەی زانستی لە ڕووی وشەکە هەڵەدەی لێکەوتی زۆر خراپی هەیە و دەرەنجامی زۆر خراپی لێ ئەکەوێتەوە ئەمەیە هۆکارەکەی بەوەی کە ئەمان لەژێر پەردەوە باشە لەژێر لێەوە قسە لەسەر بیرۆقی جێندەرەکەن و جورئەتیان نییە خۆیان من ئێسش ینی ئێشش ئەمەی کە ڕووی داوە ئەگەر جێگری سەرۆکی حکوومەت و نووسینگەکەی ڕوونکردنەوە لەسەر ئەمەدەن من پێم وایە ضرورە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی ئەم زۆنەیە ڕوونکردنەوەی لەسەر با چونکە ئەوە هەنگاوێکی زۆر مەترسیدارە ئەمە لە زۆنی زەردا وجودی نییە ئەم هەڵمەتە بۆ بەدڕەوشتکردنی خەڵک لەوێ وجودی نییە و من ئەو نی بڵندگۆیە و بەڵێ ئەوەی کە بڵندگۆیە ئەوەی کە بۆ نمونە حکومەت
بە شێوازێکی فەرمی خۆی بک بە خاوەنی ئەم پرسە هەستیارە لە کۆمەلگایە و بۆ نمونە وەزیر یا لە ئاستی کارمەند یا بۆ نمونە خەڵکانی دەسەڵاتدار و ئاستی باڵا خۆیانکەن بە خاوەنی ئەم پرسەوە ئیشی لەسەرکەن لە زۆنی زەردا ئەوەی ئێمە ئاگادارنی بوونی نییە تەنانەت یعنی ئەو ڕێکخراوانەش کە هیچ لەسەر ئەم پرساکەن زیاتر لەم زۆنەیە وجودیان هەیە کە ڕێکخراو هەیە بە فەرمی ئیش لەسەر هاوڕە گەزبازیەکە و خەڵکانی بەرپرسی ئەو ڕێکخراوانە بەرپرسیاریانتیان هەیە لەناو حکومەتە بەڵێ لە سنووری سلێمانیا هەیە و کەیسەکەیان لە دادگایە و فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بەڕسمی سکاڵای لەسەر تۆمار کردوون و ئەوێ دایخا بەڵام دەستێکی دەرەکی بەهێز هەیە لە پشتیان کە ناتوانێت دایخا هەنی ئەمانە حقیقەتن مەفروزە خەڵک بیزانێ بۆچی لە ژێر دەسەڵاتی زۆنی سەوزە ئەمانە ئەکرێ بۆچی ڕێگە بەمانە ئەدرێ ئەمە هەرگیز ناشکرێ بە میلەت لە ژێر پەردەی ئازادی بیر و ڕایە بفرۆشتێتەوە ئەمە ئازادی بەدڕەوشتیە و ئەمە بەرەو هەڵدێربردننی کۆمەلگایە تۆ ناتوانانی بڵێ من ئازادی بیر و ڕام فراهم کردو با ئەوانش ئەمە ئەو وایە تۆ بڵێ من ئازادی ئەدەم بەوانەی کە معتادن بەوانەی کە ئالوودەی تلیاک و مادەی هۆشبەرن با ئەوانەی کە ئالوودەی تیرۆر و تۆقاندنی خەڵکن بڵێ با ئەمانش بێن بە ئازادی بانگەشە بۆ بیرۆکەکەی خۆیان کەن و بە ئازادی لەناو خەڵکە مافی ئەویان هەبێ قسەی لەسەرکەن بەسکەوتور هەوڵەکە هەوڵێکی ڕێکخراون ێستا بۆ منە پێشتر یاسای توندوتیژی لە 2008 یاسای باری کەسیتی دەرچووە کامەی ئەم جێندەر شتەی بەسەردازاڵە یاسای توندوتیژی خێزانی لە 2011 لەو ماوەی پێشوش ویسیان هەمواری بکەنەوە اینجا سنتەری جێندەر لە زانکۆکان دام و دەستگاکانی حکوومەت لە خوێندنیانی لە هەردوو داڤەرەکەش بڵێن ڕەنگە لێرە زەختر بێ بەس هەوڵێکی سەرتاسەریش نییە ئەم شەڕەکە بۆ جێندەر دەکرێت وەکو عەرزم کردی ینی شەڕی جێندەر لێکەوتی ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکانە کە عێراق ئەندامێکە لە نێتەوە یەکگرتوەکان ینی لێکەوتی ئەمە لێکەوتی دێها ڕێکەوتن نامی نێودەوڵەتیە خۆی یەکەم جار ئەم زاراوەیە لە ڕێکەوتن نامی قاهرە بەکار هاتووە لە ساڵی 1994 هاتووەتە ناو ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکانەوە لە دوای ئەو لە ساڵی 1995 لە ڕێکەوتن نامی پەکین جارێککە بەکار هاتوێتەوە ئەم جارە بە زەختر لە جارانی پێشووتر دوای لە مؤتەمەری یەمەن کار تایبەت بووە بە پرسەکانی ئافرەت و دانیشتوان باشە هەر بووە بە لوغەی تەخاتوب لە بینی خەڵکە ئەم دواتر ڕێکەوتنامەی سیداو کە کراوە ڕێکەوتنامەی سیداو ینی مەترسیداترین ڕێکەوتنامەیە کە وڵاتانی ئەندامنەوە یەکگرتوەکان مولزەمن بە جێبەجێکردنی ئەجنیدا و بڕگەکانی چیە ڕێکەوتنامەی سیداو طبعاً ڕێکەوتنامەیەکە لەسەر نەهێشتنی جیاوازەکانی نێوان ژن و پیاو واتە یەکسانیکردنی نێوان ژن و پیاو بە شێوازێکی تەواوەتی و دژایەتیکردن وەلابردننی هەموو ئەو بنکە و بڕگە و فرهەنگ و کللتور و ئاین و یاسا و دابوونەریتە کۆمەڵایەتیانەی کە دش بە بیرۆکە یەکسانی ڕەها ئەوەستنەوە لەبێ نێوان ژن و پیاوە یعنی عێراق کە ئەندامە لەم موسسەیە لە نێتەوە یەکگرتوەکان باشە ئەم ڕێکەوتن نامەیە جێبەجێ ئەوێ بەسەر عێراقیشە طبعاً پابەندی وڵاتەکان بۆ ئەم بابەتانە بۆ پابندبوونیان بۆ ڕاست ئیتفاقیەکان ملزمن بەس ئێستا بۆ نمونە حکومەتی مەرکەزی جێبەجێ ناکە نیشی هێشتووە یاساکان بەو ئاراستەیە هەموار بکرێنەوە ئێستا ئێمە یاسای باری کەسێتی خۆمان کە لە ساڵی 2010 هەموار کردوێتەوە لە عێراق هەموار نەکراوەتەوە و محکەمەی ئیتیحادی لە ماوەیە کە دادوەرێکی بەڕێز سکاڵای هەبووە لەسەر بڕگەیەک لەو بڕگانی کە لە هەموارەکە مخالفی شەریعەن دوایی محکمەی ئیتیحادی هەڵی وەشانەوەتەوە چکۆ مخالفی شەریعەیە نەک ئەو بڕگەیە من عەرزت کەم یاسای ژمارە 15 ساڵی 2008 پاکێجەکە بە کۆ دژی بنەماکانی شەریعی ئیسلامیە چونکە ئەو گۆڕانکاریانی پەرلەمانیش پەسەند کراوە کە لە پەرلەمانیش پەسەند کراوە چکە بۆ یعنی بۆ نمونە شایەتی یەکسانی نێوان ژن و پیاو لە شایەتی لەسەر گرێبەستی یا و سەرگیری ئەمە مخالفەیەکی سەریحی شەریعی ئیسلامیە لە بابەتی مخالعە لە مخالعە کە پیاو ئیجبار بکرێت لەسەر قبوڵی مخالعە ئەگەر پێشی رازی نەبێ ئەمە مخالفەی شەریعی ئیسلامیە چکە مخالعە عەقدە گرێبەستە پێویستی بە ڕەزامەندی هەردوو لا هەیە ئێستا بەپێی ئەم بڕگەی کە هەموار کراوەتەوە ئەگەر پیاوەکە رازیش نەبێ بە مخالعە ئیجبارێک لەسەر قبولکردنی کە جابێتەوە لە خێزانەکەی لە مەسلەی تەلاقی ڕەجعی کە پێویستەکە ئافرەتەکە رازی بێ بەگەڕانەوە هەموو ئەمانە سەر لەبەری یاسا هەموار کراوەکە دژن لەگەڵ بنەماکان و لەگەڵ نمویەکانی شەریعی ئیسلامی کەواتە ئێمە ئەگەر ئێستا بچینە بەردەم محکەمەی ئیتیحادی و سکاڵا لەسەر کۆی ئەم بە یەک پاکێج ئەم هەموارکردنەوەانە بکەین هەمووی هەڵەوەشێتەوە کەواتە عێراق وەکو دەوڵەت خۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەندامی نێنتەوە یەکگرتوەکان عێراق ئەندامە بۆ عێراق جێبەجێ ناکە بۆ ئێمە جێبەجێ ئەکەین ئەمە بۆ یاسای توندوتیژی خێزانیش بۆ یاسای توندوتیژی خێزانیش ڕاستە بۆ یاسای توندوتیژی خێزانیش ئەوەی ئێمە کردومانە لە کوردستانە عێراق نەی کردووە ئەو هەروەلەی ئێمە ئەیکەین ئێمە سنتەری جەندەرمان کردوێتەوە لە هەموو زانکۆکانی هەرێمە لە هیچ زانکۆیەکی حکومەتی عێراقیە ئەم سنتەرە وجودی نییە
نەیکردوێتەوە ئەم هەڵمەتەی ئێمە بۆچی ئیتحادی ئەوروپی ملیۆنێک دلار فەند دەدا بە سنتەری جەندەری زانکۆی ئەمریکی بۆ نایدا بە حکوومەتی مرکزی عێراقی ئەوان جێبەجێ ناکەن یعنی ئێمە بۆ خۆمان هاتوون خۆمان خستۆتە ژێر ئەم هەژمونەوە ئەجا دوای ئەوە لە ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانیشا جیاوازی هەیە لە نێوان زۆنی زەرد و زۆنی سەوزا ئێستا بۆ نمونە لە زۆنی زەرد و لەمانەیە بەعام قسە لەسەر ئەوە ئەکرێت کە یاسایی بۆ نمونە باری کەسێتی هەموار بکرێتەوە و هەموارەکە لەوێ کراوە بەڵام جێندەر کە لە وەتەنی هاوڕەگەزبازی ئەدا لەوێ ئیشی لەسەر نەکراوە ڕێکخراویش نییە بتوانێت بە ئاشکرا قسەی لەسەرکە ئەمەی کە ڕووی داوای ئێستا ئەم دوو ڕۆژە بە تایبەتی لە لێرەش ئێمە هەتاوەکو ئێستا حتا ئێمە لە قسەکانمانە گوتومانە ئەمە بەپێی خواستی حکوومەتی هەرێم نیە و حکوومەتی هەرێم لەوانەیە ناچار کرابێ لەسەر ئەمە بەڵام ئێستا ئێمە بین حکوومەت بەڕسمی تەبەنی ئەم فکرێ بکە و بەڕسمی بچێ بڵندگۆ لەسەر بنکە و بارەگا ڕسمیەکانی حکوومەت دابنێ کەواتە حکوومەت خۆی خاوەنی بیرۆکەی هاوڕەگەزبازیە کەواتە حکوومەت دیفاعی لەیەکە حکوومەت کێشە نووسنگەی جێگری سەرۆک ئەمەی کردووە ئەگەر ئەمە بڕیانێکە حکوومەت هەمووی دەری کردووە با بڕیارەکە لە ڕێی وەزارەتەکانەوە جێبەجێ بێ بۆچی کەسێک بە تەنیا بە ناوی جێ ینی سەرۆکی شارەوانی ئاگاداری ئەم بڕیارە نییە کە بڵندگۆکە لەسەر بیناکەی ئەو دانراوە باشە لە ڕانیە بەڵێ لە ڕانیە و لە سلێمانی و لەمانە ئێمە ئەڵێن پێویستە ئەو بەڕێزانی بەرپرسن لە ئیداری ئەم زۆنە بێنە جواب لەسەر ئەم بابەتە ئەوان لەگەڵ ئەم بابەتەن ئەگەر لەگەڵین بە سەراحەت با بە خەڵک بڵێن نەیشارنەوە ئەگەریش لەگەڵین تەوزیح بدەن لەسەر ئەمان چکەمانە لە کۆتاییە پێی عیبدارە بن لە ناو جەماوەری خۆیانە و ئەمە پەنجەی تۆمەت بۆ ئەوە درێژەکە کە ئەمان خاوەنی ئەم پرسن کە ئێمە هیوادارین بەوەی کە ئەم قسانە ڕاست نەبن و ئەمانە وانە بن باشە بەس زۆر جار دەڵێن ئەو هەڵای دروست کراوە ئایا جێندەر ئەوە لە خۆ دەگرێ هاوڕەگەز بازیە ڕەگەز گۆڕینە ئەمانە لە خۆ دەگرێ چکاندەی خەڵک دەرەوەی خەڵکی ئیسلامی ڕێخنەی هەیە دەڵێن زۆر گەورە کراوە و لی تێنەگەیشتون لە جێندەر و ئەوانە ئەوە سای بەڕێز ینی ئێمە لە فیکەی خۆمانەگەین ئێمە خەڵک نایە بە ئێمە لە چوار فەریقە خوێنەواری کوردستان و ئەمانە وەرناگرین ئێمە چنەوە سڕێکەوتن نامەنی و دەوڵەتەکان ئێمە پێناسی زاراوی جێندەر لە منەظەمەی سەحەی عالەمی لە وەکالی ئۆکسفام باشە لە قاموسی موسوعی بەریتانی ئێمە لەمانە پێناسی جێندەر وەرەگرین چیە پێناسی ئەوان پێناسی جێندەر کە بۆ ئێمە ئەکان بریتیە لەوەی ینی پێناسی جێندەر لە زاراوە نێودەوڵەتێکەیە کە بووی بەکارهاتوو وە ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکان و دامەزراوەکەدانی سەر بنێتەوە یەکگرتوەکان ئاوا پێناسی جێندەرەکەن بریتیە لە هەستکردنی مرۆڤ بەو ڕەگەزەی کە هەیەی نەک ئەو ڕەگەزەی پێی لەدایک بووە هەستکردنی خۆی یعنی ئەم کەسە پیاوە لە ڕووی بایۆلۆجیەوە ئەڵێ ئەم کەسە بایۆلۆجیەکەی لایەنە بایۆلۆژی و فەستەجەکەی حسێب نییە هەستی خۆی بەخۆی بڕیارەدا بەوەی کە ڕەگەزەکەی چییە ئەگەر خۆی هەستی کرد بەوەی کە پیاوە ئەمە قبوڵمانە پیاوە ئەگەر پیاو بوو بەڵام هەستی کرد بەوەی ژنە ئەبێت تۆ مافی پێ بدەی وەکو ژن مامەڵە بکە ئەمەیە گرفتی جێندەر یعنی ئەڵێ هیچ ئینسانێک کە لە دایک ئەبێ پیاو نییە و ژن نییە کللتوری کۆمەلگا نەریت باشە ئاین یاسا دوایی ڕۆڵی ئەم کەسە ئەگۆڕی ئەیکا بە پیاو یا ئەیکا بە ژن کەواتە جێندەر بڕیتیە لە سڕینەوەی هەموو جیاوازیەکان فۆرماتکردنەوەی جیاوازیەکان و پێدانی ئازادی بە تاکەکان بۆ ئەوەی خۆیان ڕەگەزێک بۆ خۆیان هەڵبژێرن کە ئەمە دەرگا بۆ ئەوە ئەکاتەوە کە ئینسان هاوڕەگەزباز بێ چونکە بۆ تۆ پێی ئەڵێی پاساوی ئەوەی بۆ دێنیتەوە تۆ پێی ئەڵێی تۆ پیاو نیت هەستی خۆت چییە بە خۆت ئێمە خوا ئەفەرمێ وأنه خلق الزوجين الذكر والأنثى ونيا زوجين ونيا خواي پروردگار باسی ذكر و أنثاك خوا أفرمي وليس الذكر كالأنثى أم دو رجزة وكو يكنين أنجا خوا أفرمي ومن كل شيء خلقنا زوجين نكتنا رصن في مروف لهمو بونور وزندور خوا أفرمي خلقنا زوجين أم زوجيتها فلسفي جندر هلا وشينتوا يعني جندر ئەوان بە ئێمە ئەڵێن جەندەر بریتە لە یەکسانی و مافی ئافرەت و کاکە وەکو عەرزم کردی ئێمە لەمانەتی ئەگەین بەعکسەوە ئەسڵەن جێندەر وای کردووە سەرنجی خەڵکی لە مافەکانی ئافرەت هەرلاداوە من کێش حەقیقیەکانی ئافرەتت پێڵم لە کوردستان کە ڕێکخراوەکانی ژنان و جێندەریستەکان هەر بەلایە ناچەوەکو بۆ نمونە کێشەی تەلاق لە هەڵایسانە یەک پرۆژێ ڕێکخراوەکانی ژنانم پێ بڵێ بۆ چارەسەر کێشەی دیاردەی لەشفرۆشی کە بە پێی داتاکانی حکوومەتی هەرێم خۆی بەڕسمی ئێستا بازرگانی سێکسەکتە لە کوردستانە
بۆ نمونە ئافرەتێکی ئێرانی کە ئەگیرێت چەند هزار ئافرەتی لەش فرۆشی هێناوەتە کوردستانەوە کە ئیطلاعات خۆی اعتراف بەمە ئەکا و ئەیگرێ ئافرەتەکە ئێمەی هەرێم نەمان گرتووە ئیطلاعات خۆی گرتوێتی کە بازرگانی ئافرەتی کردو هێناوێتی بۆ هەرێم ئەم ئافرەتانە لە هیچ شوێنێکە پشکنینی تەندروستیان بۆ ناکرێت کە هەڵگری چی جۆرە نەخۆشیەکەن هەفتی ڕابردوو حکومەتی هەرێم خۆی 28 حاڵەتی ئایدزمان لە هەولێرا هەیە ئەمە ئەوەی کە کەشف بووە من دڵنیاتەکەمەوە دا ئەوەی تربان هەیە کە کەشف نەبوون و تا ئێستا چونکە ئایدز تا 3 ساڵیش ئەمێنێتەوە لە کەسەکە هەڵگرە بەس کەشف لە پشکنینی پزیشکیا ڤایرۆسەکە دەرناچێت نایزانی کە هەڵگرە لەوانەیە لەو 3 ساڵەیە حاڵەتی جوودبوون لەگەڵ دەیەها کەسی تر ئەکا هەمویان ئەکا بە هەڵگر هەمویان دوای چەند ساڵێک دەرەکەوێت کە ئەمانە هەڵگری ڤایرۆسی ئایدزن یعنی ئەم حاڵەتی بربەرەڵاییە کە دروست بووە باشە ڕێکخراوەکانی ژنان بۆ قسەی لەسەر ناکەن بە جادی سەرچنارە ئێواران بڕۆ پیاسەیە بکە ئەم هەموو ئافرەتە نیمچە ڕوتە لەو نادیویانە شەوانە هەر عەرزەکرێن عەرز ینی کراون بەکاڵا بازرگانی بەجستەیانەوە ئەکرێ بۆ کەس بۆ ئەوانە مافیان نییە ئەوانە چین یعنی ئەوانە ئاوا ئەڕازێنرێنەوە بەکرێ ئەدرێن ئەوانە بۆچی وەکو مرۆڤێکی ئاسایی بۆچی بخرێنە ئەو بارودۆخەوە کە جستەیان خەڵک بیکڕ و بیفرۆشێ وەکو کاڵای لێبێ مەگەر ئەوانە ئافرەت نین یعنی ئەمانە پرسی حقیقی ئافرەتن پرسی بەقەیرەبوونی ئافرەت باشە بۆچی خەڵک لەسەر ئەمانە قسەی نیە بۆ ڕێکخراوەکانی ژنان یعنی پرسی خۆکوشتن ئەوان کۆمەڵێک پرس هەیە کە کردویانە بە کابراوتی بنێشتە خۆشی ژێردانیان قسەی زۆر لەسەرەکە نوێی هێنن ئەیبەن ئەو پرسانن کە تەنها دەرگای ئازادیەکی ڕەها بەڕووی ژن بکاتەوە و ژن بک بە دوژمنی پیاو لە چوارچەوەی خێزانە خیتابێکی عەدایی دوژمنکارانە دژ بە سوڵتەی پیاو و ئەم خیتابش کە ئەمڕۆ ئێستا بووە بە چۆن دەڵێ وتاری ئێستای کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕێکخراوە جەندەرەکان ڕێکخراوە فیمەنیستە ڕادیکاڵەکان بەوەی کە ئێمە بابین ئیش لەسەر بیرۆکەی یەکسانی جەندەری بکەینەوە کەواتە بیرۆکەکە زۆر لەوە مەترسی دادرەکە ئەوان ئەیانەوەی فکری ئێمەی بۆ دەستەوە جوان کراوان بیرۆ ینی یاری بە وشەکان دەکەن ئێستا خۆیان لە وشەی جێندەر ناوێکی کوردی بۆ نادۆزنەوە بۆ نەوەی کە بەڕێز دەڵێ هاوڕەگەز بازیە ڕەگەز گۆڕینە ینی خێزانی جۆرا و جۆرە لە هەموو جێی دەبێتەوە بەڵام ئەوان جوانیان کردووە جێندەر یعنی جۆری کۆمەڵایەتی نەوعی ئیجتیماعی جۆری کۆمەڵایەتی یعنی چی یعنی من و تۆ جۆری کۆمەڵایەتین خاوەنی ڕەگەزێکی دیاریکراو نین باشە کارەساتەکە لەوەیە ئەمەیە ڕێگەی داوە بەوەی کە ئێستا مرۆڤەکان ئەچن ڕەگەزی خۆیانە گۆڕن باشە ڕێگەی داوە بۆی پیاو ئەچن زەواجەکەن لەگەڵ یەک ژن و ژن زەواجەکەن لەگەڵ یەک باشە ڕێگەی داوە بەوەی کە ئێستا ئافرەتێکە چێ لەگەڵ سەگێکا زەواجەکە پیاوێکە چێ لەگەڵ گوێدرێژێکا زەواجەکە کابرا ئەچێ لەگەڵ تەختەیەکا زەواجەکە لەگەڵ دارێکە لەگەڵ یعنی ئەمەیە یعنی تۆ بیرۆکەی جێندەری ناستامەی مرۆڤبوونی مرۆڤ ئەسڕێتەوە چونکە پێ دەڵێت تۆ جۆری کۆمەڵایەتی کە تۆ جۆری کۆمەڵایەتی حتا ئەوەش کێشەیەکە یعنی بۆ نمونە باشە گریمان ئێمە جۆری کۆمەڵایەتین پیاوێک ڕێگەمان پێداوە لەگەڵ پیاوێکە زەواجکە چوار ڕۆژیکە ئەم پیاواڵێ وڵای کاکە من حەزەکەم ژن بم ئەچێ شووەکە لەم پرۆسەیە پیاوی ئەم پیاوەیە ئەچێ لە پرۆسەیەش کە بێ بە ژنی پیاوێکی تر دوای چوار ڕۆژیکە دیسانەوە حەزەکەی ئەگۆڕێتەوە بزانە چ فەوزایەک دروستە بێ لە ئەخلاقیاتی خەڵک حەز و ئازادیەوە جیاوازە لە فیترەتی مرۆڤ زۆر یعنی حەزێکە بێ مرۆڤ دەبێ ئەوەی کە خوای گەورە عەقڵی داوە بە مرۆڤ بۆ ئەوی لە ئاژەڵ جایکاتەوە ئینسان بۆیە پێوتێ ذاتێکی عاقل عقل واتە منع باشە یعنی کە تۆ پێڵی عاقڵ یعنی شتەیەک هەیە مانیعە لەوەی ئەم مرۆڤە دابەزرێتە ئاستی ئاژەڵ بوون یعنی جەنابەت ئەو حەزەی کە مرۆڤ بۆ کوشتنی مرۆڤ لەگەڵ حەز بۆ جێندەر و ڕەگەزی سێمانە جیاوازی نابینی حەزێکی نەخۆشن هەموو ئەم حەزانە حەزێکی نەخۆشن شریعەت بۆچی هاتووە بۆ ئاراستەکردنی حەزە نەخۆشەکان هاتووە بەباری باشکردن ئێمە ئەڵێن حکومەتی هەرێم لە جیاتی ئەوەی ئیش لەسەر ئەوە ئەکا کە ئازادی بدا بەمانەی کە تووشی حاڵەتی هەڵخلیسکانی ئەخلاقی بوون و تووشی ڕەگەزبازی بوون ئەمانە باوەکو قوربانی سیر بکرێن بابین ئەمانە لە ڕووی تەندروستی لە ڕووی ئیمانی لە ڕووی ئەخلاقی کار لەسەر باشکردنیان بکەین و ئەمانە بە تەجروبە سەلمێنراوە کە ئەمانە جینێکیان نییە کە پاڵنەر بێ بۆ ئەو بڵین ئەمانە بۆ نمونە جینەکەیان وایە پەیوەندی بە جیناتەوە نییە هیچ داتایەک هیچ توێژینەوەیەک هەتاوەکو ئێستا زانستی لە هەموو دنیا لە بەردەسان نییە کە پێمان بڵێ جینێک هەیە بەرپرسە
لە حاڵەتی هاوڕەگەزبازی هەموو ئەوانی کە قسە لەسەر ئەم بابەتە ئەکەن لەگەڵ ڕێزما درۆن و چاوبەستکردن لە خەڵک کەواتە مادەم جینێک نییە لەم کەسانەیە ئەم کەسانە تووشی حەزێکی نەخۆش بوون لە ڕێگەی ئەنتەرنێتەوە توش بوون لە ڕێگەی لەوانەیە ئەمانە لە مناڵیە تعدای جنسیان لێکرابێ لەوانەیە ئەمانە لە شوێنێکا بینی بێتیان حەزی لاساییکردنەوەیان بۆ دروست بوو بێ لەوانەیە ئەمانە پەروەردەیەکی هەڵە بەرەوە ئەو ئاراسەیی بردبێتن با ئێمە بین ئەمانە چۆن ئێستا لە وڵاتانی پێشکەوتوی دنیاە ئەوانی کە ئالوودەی مادی هۆشبەرە بن ئەوانی کە ئالوودەی کۆمەڵێک بابەتە بن دێن مەسەحاتیان بۆ ئەکەنەوە بابین ئەمانە چارەسەرکەین بابین ئەمانە مبەرڕاتی توش بوون بەم حاڵەتیان بۆ چارەسەرکەین زەواجیان بۆ بکەین لایەنی معنەویان بە قووەتکەین ئەگەر ئەمانە ضعفی هۆرمۆنیان هەیە لایەنی هۆرمۆنی ئەگەر پیاوە لایەنی هۆرمۆنی پیاوەتی بە قووەتکەین ئەگەر ژنە هۆرمۆنی ژنێتی پێ بدەین هەوڵ بدەین دووری خینەوە لەم حەزە خراپە نەک ئێمە بڵین کاکە وڵا بەردەوام بە لەسەر نەخۆشیەکەی خۆت بیکەین بە قوڕا چونکە ئەمانە ئوستاز ئەمانە بڕۆ داتاکانی ئەوروپا خۆی بخوێنەرەوە ئەمانە تووشی دەیەها کێشەی دەرونی ئەبن ئەمانە زۆر نزیکن لە خۆکوشتن ئەمانە زۆر نزیکن لەوەی کە تووشی کە ئابا قەلق شیزۆفرینیا تووشی ئەمانە ئەبن ئەمانە حتا بۆ نمونە لە ئافرەتە زۆربەی نیسبەی سەرەتانی ڕەحم و سەرەتانی مەمک و سەرەتانی هێلکەدان و ئەمانە تووشە بن بۆ چونکە ئافرەت کە سکوزای نەکرد داتای توشبوونی بەم شێرپەنجانە زیاتر هەبێ ئەمانە کە ڕێگەیان پێدی هاوڕەگەزبازی سکوونە جا ناکەن حامیلە نابن لەکی حامیلە بێ ئافرەت لە ئافرەت چۆن حامیلە ئەبێ باش ئەو کاتە ئەمانە معڕەزی زیاترن بۆ نەخۆشی معڕەزن بۆ ئالوودەبوون بە مادەی هۆشبەر یعنی تۆ ئەم بەڕێزانە هەموو ئەمانە ئەم دەرگای ئەم جەهەنەمە ئەەکەیتەوە بەڕوویانە پشتگیری لە حەزێکی نەخۆشەکەی بۆچی وا ئەەکەی لە کاتێک ئەم حەزە دژی ئیمانە دژی ئەخلاقە دژی خێزانە دژی بەهاتەن دروستی ئەم هەر لای ئیسلام یا خودداینەکانی تریژ بەڕووی وەستانەوە سازی بەڕێز ینی بڕۆ تەورات بخوێنەرەوە باسی هاوڕەگەزبازی و حقوقی هاوڕەگەزبازی کا بزانە ئەڵێکی ئینجیل بخوێنەرەوە بزانە دەربازی هاوڕەگەزبازی ئەڵێکی باسی ئەوەکەن کە بێ بکوژدێن هاوڕەگەزبازەکان تەورات و ئینجیل وا ئەڵێن ئەوە قسەی ئیسلام نییە لەو مۆزوعەیە ئەوەی کە کراوە هەڵگەڕانەوەی لە هەموو ئاینەکان نەک تەنها لە ئاینی ئیسلام هەڵگەڕاوەیە لە هەموو بنەما ئەخلاقی تەندروستەکان بۆیە ئەمە حەزێکی نەخۆشە ئێمەوەکو کۆمەلگایەکی ئیسلامی کە خۆمان ڕادستی کردووە و ئەمانەی بیری خەڵکی بۆ دەستەمەکەی ئێمە کارێکی خراپەکەین ئێمە چارەسەری ئاسانترمان لایە کە دانیشتن لەگەڵ ئەم بەڕێزانە و هەوڵی ئەوەیە کە ئێمە بەرەو چاکسازیان بەس دکتۆر ئەو مەترسیەکە ئەو شەڕێکەیە کە شەڕێکی جیانی وایە بۆ پرسە ئەوەندە مەترسیدارە ئێستا بۆنم لەسەر کوردستان بێ ئێستا ئێمە ئەوەندە قسەی لەسەر بکەین ئەوەندە دۆخەکە مەترسیدارە یاخود بۆچی ئێستا گرینگە هەڵوەسەی لەسەر بکرێت لە پێناو چییە؟ ئەم پرسیارە مەفروزە لەبەری بەرامبەر بکرێت ئەوان بۆچی ئەم بابەتە ئێستا 1 ملیۆن دلار فاندی بۆ وەرەگرن کە یانێ جێبەجێکەن لە کوردستانە یعنی ئەوە ئێمە نین کە بابەتەکەمان وروژاندووە ئەوە ئێمەین کە ئەمانەوە خەڵکی لێ بە ئاگابێنینەوە باش ئەوە ئێمەین کە ئەمانەوە خەڵک مەناعی بۆ دروست بێ ئەم شەڕی ئێوە بۆ ئێستا یان بۆ داهاتووە ئەم شەڕی ئێمە بۆ ئێستایە بۆ داهاتوویشە ئێمە ئەمانەی خەڵک مەناعەوە بگرێ بەرامبەر ئەم فکرە خەڵک قبوڵی نەکا خەڵک بە بیانی ئەوەی کە جێندەر بریتە لە یەکسانی و مافی ئافرەت و دادوەری کۆمەڵایەتی و ئەمانە خەڵک ئەم قسانە وەرنەگرێ جێندەر معنە حەقیقەکەی خەڵک بیزانێت کە بریتە لە پرۆژەی بەدڕەوشتکردنی کۆمەلگا بریتە لە برەودان بە بیرۆکەی هاوڕەگەزبازی چونکە معنەی جێندەر واتە سڕینەوەی جیاوازی ڕەگەزیەکانی نێوانمانە ئەو کاتە تۆ کابراەکەی تۆ بە مادەیەکی خام خۆی بڕیارەدا لەو ڕەگەزی کە هەڵی ئەژێرێ بەس بەڕێز وتت کودەتایە بەسەر ئاین بەسەر خێزان بەسەر ئەخلاقیش چۆن کودەتایە بەسەر ئاین لەبەری هیچ ئاینێک هاوڕەگەزبازی قوبوڵ نییە باش و ئاین داکۆکی لەسەر ئەوە ئەکاتەوە کە مرۆڤەکان دوو ڕەگەزن بریتین لە نێر و مێ ڕەگەزی تێکەڵمان نییە بەوەی کابرا ئەمڕۆ هەڵگری ڕەگەزی پیاوە بەڵام ڕۆڵی ژن ئەبینێ لە پرۆسی خێزانە یا ژنە بەڵام ڕۆڵی پیاوە بینێ لە پرۆسی خێزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەک لە گۆڕینی ڕەگەزە لە جلی لە یەک چووە فەرمیێتی لعن الله المترجلات باشە من الرجال والمترجلين من النساء خوای گەورە لعنەتی کردووە لەو ژنانەی کە وەکو پیاو جل لە بەرەکەن مخەنەثین مخەنەثات باشە ئەو ژنانی وەکو پیاو جل لە بەرەکەن یا مامەڵە ئەکەن و لەو پیاوانی ژنانە مامەڵە ئەکەن ئەگەر لعنەت لەسەر تەنها گۆڕینی جل و ڕواڵەت دروست بێ ئەگەر ئینسان بێ هەر لە ناخەوە تۆ هەوڵ بدا ئینحراف بکە کەواتە ئەمە کۆدەتایە دژ بە بنەما ئاینەکانە لەسەر مەسلەی خێزان دژ بە بنەمەکانی خێزانە چکە ئەو خێزانی کە ژن و پیاوێکن و وەچەی لێ ئەکەوێتەوە و مام و خاڵ و پور و برا و برازا و ئامۆزا دروست ئەکا جێندەر نایهێڵێ
جێندەر علاقەیە لە بینی دوو کەسا کە ئەمە نەوەیەکی نییە کە شیرازی خێزان و کۆمەلگا پتە بکاتەوە کاری لەسەرەوە دەکە ململانەی ژن و پیاو لە ناو ماڵە جێندەر هەر نامێنێ ئەو خێزانی کە تۆ پێی ئەڵی خێزانی ژن و پیاو ئەو نایهێڵێ ئەوان لە بیرۆکەی جێندەریە پێیان وایە ئەو خێزانی کە لە ژن و پیاو پێک دێ ئەبێ نەمێنێ بۆ چونکە پێیان وایە یەکەم ئاستەنگ لە بەردەم یەکسانی ڕەهای نێوان ژن و پیا ئەو خێزانە سروشتەیە کە ئێمە ئیمانمان بێتی بۆ دەڵێ چونکە لەو خێزانەیە کە ئەرک و مافەکان دابەژە بن ژن حامیلە ئەبێ و پیاو نەفەقە ئەکێشێ و پیاو تەلاقی بەدەستە و قەوامەی ماڵ بەدەستی پیاوەیە و ژن مارەیی وەرەگرێ و ژن نەفەقە وەرەگرێ و ژن مناڵ بەخێوەکە و ژن حامیلە ئەبێ و ژن حەزانەی هەیە و ئەڵێ ئەم جیاکاریانە جیاوازی ڕەگەزەکان قوڵەکەنەوە و ئەم جیاوازیانن هەستی ژنێتی لە ژنا قوڵەکەنەوە بێ نەیهێڵین ئەبێ ئەو خێزانە سروشتیانی کە ئەم هەستانە لە ناخی تاکەکانە قوڵەکەنەوە نەمێنێ ئەو کاتە ژن و ژنێک کە بەیەکەوە تەعامولەکەن هیچ جیاوازیەک نەماوە لە بینیانە تەلاق و نەفەقە و مارەی و حەمل و حەزانە و ئەمانە هیچی وجودی نییە باشە بەس لە تاریفی نێودوڵەتی و نەتەوەیەگرتوەکان خێزانی دابش کردووە جێندەر خێزان دابەشەکە بە 12 جۆرەوە بە 12 جۆر 12 جۆر بەڵێ کاڵێ ئەکرێ 12 جۆر خێزانمان هەبێ لە کاتێکە ئەی لە یاسای لا ئێمە کە لە قانونی حاشەخسی عراقیە پێناسی خێزانەکەین ئەڵین الزواج عقد بين رجل وامرأة فقط بين رجل ورجل لفلسفة جندرية عقد بين شخصين قال بس لبيني دو كسا كيت دو كسا كدو بياون دو جنو بياويكن جنيك بتنيا وكمال منالي هي باشا هر منالي ولا بياويك ام بياوانا نازانين كين سنجل مذركانا امانه همي بيوتي خزاني سروشتي لفلسفة اوروبايا بس لا امانه همي خێزانین اینجا ئەمە ئوستاز دەڕووی نێتەوایەتی شەو مەترسی هەیە بۆ ئێمە ئێستا فرەژنیمان مەنع کردووە باشە هەر بە قانون مەنعمان کردووە ئێستا مەنعکراوە بە قانون نییە یعنی بەس پەیوەندی لە دەرەوەی خێزان ئاساییە پەیوەندی لە دەرەوەی خێزان ئاساییە پیاوێکی عەرەب چوار ژنی هەیە و 27 مناڵی هەیە لە خێمەیەکە یەک گەڕەکە ماڵی کورد ئەوە مناڵمان نییە هەر بزانین لە ڕووی دیموگرافیەوە ئەمە حربێکە بەیانی ئێمە ئەبین بە خۆمان کەمینەین بەیانی ئەبین بە کەمینەیەک بەیانی خۆ حکومەتی عێراقی ئەرک و مافەکانی هەرێمەکان لەسەر بنەمای سەرژمێری دانیشتوان تەوزیعەکە بەیانی کە سەرژمێر دەکرێت تۆ وەسەتێکی سونیت هەیە کە ئەبێ بە 10 ملیۆن کەس ئیقلیمێکت هەیە لە شیمالە یا بۆ نمونە لە کوردستانە کە ژماری دانیشتوانەکەی بێ بە 4 ملیۆن کەس ئەبێ بە 3 ملیۆن کەس وردە ئێمە ئینقیراز دەکەین وردە کەمە بین و ئەوان زیاد دەکەن ئەمە شەڕێکی نابەرامبەرە ئێمە مەفروض بوو وەکو میلەتی کورد زۆر برە و بدەین بەخستنەوەی بچە جێندار ئەوەشمان نایەڵێ یعنی ئەگەر هاوڕێگەز بازەکان بەیەکەوە زەواجیان کرد ژن و پیاوەکان مناڵ کوا چێ مناڵە خاتەوە لەو لایسەوە فرەژنیمان مەنع کردووە و لەو لایشەوە ئەڵین باک فریای دنیا بکەون اقتصاد بەش ناکا و ژن و پیاو لە مناڵی دوو مناڵ زیاتریان نەبێ و وەکو عەرزم کردی لەو لایشەوە کابرای عەرەب بە دەرزەن ئیخاتەوە خوالی نەسێنێ ئێبزانە هاوکێشەکە چی لێ دوای 2 ساڵی تر خۆ ئەمە قسەی من نییە ئەمە کۆمەڵی پەرلەمانتاری بەڕێز لە پەرلەمانی کوردستان ئیساریان کرد ئەم بابەتە یەکەس بەگوێیان ناکە ئێمە ئێستا هاوڕێگەزبازیشی بێتە سەر ئەنجا مافی مناڵ کوانم لەم بیرۆکەیە طبعا ئەوانە دوای مافیان پێ دێ مناڵ تەبەنی بکەن هاوڕێگەزبازەکان ینی مناڵیان نابێ بەڵام مافی بەخێوکردنی مناڵ دوایی ئەچن مناڵ وەرەگرن یا مناڵە کڕن یا مناڵ هەڵەگرتنەوە باشە مناڵێک لە بینی دوو هاوڕێگەزبازە چیە زەمانەتی ئەوە کامانە تعدای سێکسی لێ ناکەن و هاوڕێگەزبازێکی وەکو خۆیان دەرناچێ ئەوانەی کە لە بینی ئەم لەم جۆرە خێزانانەیە پەروەردەبوون ئێستا هیانە مامۆسای زانکۆن لە ئەوروپا ئەڵێ ئەمە نیزامی عبودیەتە کە تۆ مناڵێک ئەدەی بە دوو پیاو کە بەخێوی بکەن کە کەسیان ناتوانن سۆزی دایکایەتی بۆ مناڵە بدەن کە ئەو مناڵە بێبەشە بێ لە سۆزی دایکایەتی لە پەروەردەیەکی ژن دوو پیاو پەروەردەیەکن هەردووکیان منحریف و شازن هەردووکیان هاوڕەگەزبازن ئەم مناڵە ناسکەیان ئەدەیتێ چ زەمانەتێکەیە مافی باوکو دایکایەتی یا وەکو باوکو دایک مامەڵی لەگەڵەکە باش بەس کاکتۆر بۆچی ئیش لەسەر هاوردەکردنی و کللتورە خراپە دەکرێت بۆ منە لە بواری حکومڕانی شەفافیت بێت لە بواری زانستی بێ لە کۆڵنەوەی زانستی بۆچی ئێمە ئیش لەسەر هاوردەکردنی ئەگەر هەبێ بۆ منە دەرەوە نەکەین بۆچی ئیش لەسەر هاوردەکردنی ئەو شتە خراپان بکرێت بۆ کۆمەڵگەی کێشەی ئێمە لەگەڵ ئەم بەرەیە چییە ئێمە کە قسەی لەسەرەکەین ئەوان ئێمە بە کۆنە خواز و ئەوان ئێمە بە توندڕە و کۆنە پەرست و ئیرهابی و بابا ئێوە لە غەیری بەدڕەوشتی چیتان بۆ ئەم میلەتە ئادی مەعمەلێکم پێ بڵێ ئێوە کردبێتانەوە ئادەی دەستکەوتێکی پیشەسازی داهێنانێکی تەکنەلۆجیتان کردبێ و ئێمە نەمان کردبێ
باشە ئێوە چی بە ئێمە ئەفرۆشنەوە بۆ ئێوە نوێخواز و ئێمە کۆنەپەرستی لەبەروی ئێمە ئەخلاق بە بنەمای سەرەکی کۆمەلگا ئەزانی ئێمە کۆنەپەرست ئێوە بەدڕەوشت بن ئێوە نوێخوازن هەر کەسێ بەدڕەوشت بوو هاوڕەگەزباز بوو باش لەش فرۆش بوو هەر کەسێ دژی بنەمای ئەخلاق و ئاین و خێزان بوو ئەوانە نوێخوازە بن ئەوانی کە دیفاع لەم بنەمایانە کەلەمانە جێندەری باشە چ نوێخوازیەکی تایە تا ئەوانی جیاتێکن کۆنەپەرست بن داهێنانە زانستیەکانی فکری جێندەری چییە با ئەوان پێمان بڵێن با پێمان بڵێن یاک دوو سێ چوار ئەمە داهێنانەکانی بیرۆکەی جێندەریە کە ئیسلامیە کۆنەپەرستەکان نایڵن ئێمە جێبەجێکەین با پێمان بڵێن با داهاتە ئابوووریەکەیمان پێ بڵێن با بۆ نمونە با بەرهەمە کشت و کاڵەکەیمان پێ بڵێن بەرهەمە پیشەزارچەکەیمان پێ بڵێن با پێمان بڵێن ئێمە نایزانین فەرموو ئیبداعەکانی خۆیانمان با پێ بڵێن ئەوان لە غەیری ئەم نخبە عیلمانیە کە بەداخەوە هەمویان ناڵێم هەندێکیان لە غەیری هەڕاجکردنی ئەخلاق و ئیمانی خەڵک شتیشکیان نەکردو بۆ ئەو میلەتە هەموو ئەو دیاردانی بڕۆ بزانە داتاکانی تەلاق چەند لە هەڵایسانە لە کوردستانە بڕۆ بزانە چی خێزانی کورد هەڵەوەشێتەوە بڕۆ بزانە ڕێژەی ناپاکییا و سەرگیریمان بەرەو چۆ ڕۆشتووە بڕۆ بزانە مەسەلی ئالێدەبوونمان بە تلیاکەوە چیمان لێ هاتووە بڕۆ بزانە دیاردی لەش فرۆشی چەند زیایی کردووە ئەوە دەستکەوتەکانی ئەوانە ئەو پێشکەوتنەکانی ئەوانە ئێمە ئەگەر ئەوانە نەکەین بۆچی ئەبێ ئێمە تۆمەتبار بین کۆنەپەرست بین ئێمە شانازیەکەین بەوەی تۆ بگەڕیتەوە بۆ چەند هەزار ساڵ پێش میلاد ئەمەلی قەومی لووت بکەی تۆ پێشکەوتن خوازبی باشە بەڵام ئێمەیەک کە بەپێی بنەمە ئەسڵ ئێمە هەر ئەوەی کە ئێمە دەڵێن ئوستاز دیفاع لەم قەواری هەرێمی کوردستان لە ڕووی نەتەوایەتی لە ڕووی نیشتیمانی لە ڕووی ناسنامی نەتەوایەتیشمان ئێمە نامانەوێ هەستی کوردبوون لە ناومانە زەعیف بێ ئەخلاقی کوردەواری کاکە ئێمەش ئێستا هەزارەها ئەو خەڵکە عەشایرەمان هەیە کە شانازی ئەکا بە کلتورە عەشایرەکەی خۆی بە شیرازە بنەماڵەیەکەی خۆی کە فعلەن جێی شانازین ئێمە بۆ ئەمانەیە ئەم نەسیجە ئیجتیماعیەتێک بین بۆ ئەمانێ من تێناگەم کام بەرپرس لەم بەرپرسانی ئەم هەرێمە قبوڵەکەن کوڕەکانیان شوو بکە بە پیاوێک بەیانی لۆزەنگەرێک لەگەڵ خۆیان بینەوە شومان کردووە کام لەوانە قبوڵەکەن کچەکانیان شوو بکە بە ئافرەتێکی تر چی لە ئێمە تا ئێستا ئەخلاقی ئەو نەداڕوخاوە ئەمە قبوڵکا بۆ خۆ ئێ بۆچی بۆ مناڵی خەڵک ئەیکەن ئەگەر ڕازەکەن لە خۆتانەوە ئەوانەی کە فاندی جەندەریەتیان وەرگرتووە لە وڵاتە جێبەجێیەکەن با لە خۆیانەوە دەست پێ بکەن لە هاوڕەگەزبازیەکەی کاڵی ئێمە پشتیوانی هاوڕەگەزبازەکانین خۆمان هاوڕەگەزبازنی ئەوە عەرزوو ئەوە گەس پشتیوانی دەست لە پشتی مناڵی خەڵک مەدەن هاوڕەگەزبازیان کەن خۆتان فەرموو جێبەجێکەن بە خەڵک بڵێن ئێمە هاوڕەگەزبازین من ئەگەر شتێک بۆ خۆم شانازیم پێوە کرد بە ئاشکرا ئیڵێم و ئەیکەم ئەگەر پێتان وایە ئەمە مافە ئەمە پێشکەوتنە ئەگەر پێتان وایە ئەمە سەرکەوتنە بیکەن فەرموو بە ئاشکرا بە خەڵک بڵێن ئێمە هاوڕەگەزبازین و جێبەجێشی ئەەکەین بەڵام تۆڵی وەڵام من هاوڕەگەزباز نین بەڵام دیفاع لە مافی هاوڕەگەزبازەکان ئەوەی چیە ینی گۆشتی خۆن گۆشتاوەکەی ناخۆن بەڵێ سوپاسم ناوبڕێکمانەیە دوێ ناوبڕێک سەرسەر و چارەسەر چێت چۆن ماوەڵی لەگەڵا بکرێت بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێش کورت و دێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەکوێ سیارەکەم بەدەست دەکەوێت؟ باوەکە نازانم بەڵام دەتوانی ببەرەوە بنێری بۆ 370 سیاری BMW بۆ بکەوە پیرۆزە لەگەڵ کۆڕاک تۆ ملیۆنێریت. تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالة كمي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني عفرة وقت مين سيلي أزاني هاتني عليك القلب حرب جيت جبتيني
سینینی کامێکی لێات نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر چۆن ینی ڕۆبەڕۆی ئەم تۆ بەنەخۆشی ناوی دەبێت ڤایرۆس ڕۆبەڕۆی ببینەوە سەبەرم لەسەر ئاستی فەندی ڕێکخراوینە دەوڵەتی هەیە پشگیری کۆنسوڵخانەکان هەیە زۆزاوکو بەڕێز و سنتەری جێندەر و لە یاساکاندا ڕەنگی داوەتەوە خەڵکی ئێمە خەڵکی کوردستان چۆن ڕۆبەڕووی ئاکر ئەو خەڵکێک کە ناویان ئیسلامی و ئەوانە خەڵکی تریش من پێم وایە ئەرکی هەمومانە بە هەموو چین و توێژەکانەوە یەکەم بە ئاگابین لەم جۆرە هەوڵانە چکەمە هەوڵی یەکەم نیوە هەوڵی دوجاریش نابێ ئەینەم هەوڵانە لە گۆڕین و هەموارکردنەوەی یاسای باریکەسێتیەوە دوای یاسای توندوتیژی خێزانیەوە دەستی پێکرد ئێستا هاتۆ بۆ یاسای جێندەری من دڵنیا دەکەمەوە لەوەی دەیەها بڕگە و دەیەها لێکەوتێتری ئەو نێکەوتە ڕێکەوتدا منێ و دەوڵەتیانە دەهێنا هەرێمی کوردستانەوە یەکەم خەڵکی ئێمە ئەوێ بە ئاگابێ ئەوەی لە هەڵەبجە ئەوەی لە گەرمیان ئەوەی لە ڕانیەکرا دیاردەیەکی زۆر زۆر تەندروستە ئەوەی ئەو نێشت ڕێگەڵێ ئێمە ڕێگە نەدەین بەوای ئەوانە ئەو ژەهرە بڕێژنە مێشکی خەڵکەوە چونکە بە یعنی زانکۆ و دام و دازگا حکومیەکان مەفروضی ئەم جۆرە کارانی تا بکرێت ئەمانە بەپی قانونی عقوباتی عێراقی و بەپی یاسا بەرکارەکان کە ئەمانە مخالفی نظام و ئادابی عامن مەفروض ڕێگریان لێ بکرێت بەپی قانون ڕێگریان لێ بکرێت ئەمە ناقانونیە کە ئەکرێ یعنی تۆ بێ کابراایەک باسی بیرۆکەی هاوڕەگەزبازی بکە و یەکسانی جێندەری بکە و جێندەر لێکەوتەکەی هاوڕەگەزبازی بێ و هاوڕەگەزبازی لە قانونی عقوباتی عێراقیە سزای هەبێ باشە وە ڕێگە پێدراو نەبێ وە گۆڕینی ڕێگەز ڕێگە پێدراو نەبێ باشە هەموو ئەم بابەتانە تۆ بەناقانونی ئەیکەی ئەرکی ئێمەیە وەکو خەڵکی موسڵمان یەکەم ئێمە یەکەم واعی بین بەرامبەری دوم ڕێگەی پێ نەدەین باشە سێم هەموو چین و توێژەکان هاوکار و دەستباری یەکتر بین لە مەسەلەیە یعنی مە تەنها ئیشی بانخوازەکان نییە و ئەمە ئیشی حیزبە ئیسلامیەکان نییە و ئەم پرسانە نابێ بە سیاسی بکرێن یعنی کەس نابێت چکە ئەمە پرسی سیاست نییە ئەمە پرسی ئەخلاقە و دینە و ئەمە پرسی خێزانە و ئەمە پرسی تاک بە تاکی ئەم کۆمەلگایەیە هەر ئاینێکمان هەبێ یعنی بۆ مەسیحیەکانیش بۆ یەزیدیەکانیش ئەمانە قوبوڵ نین بۆ کاکەیەکانیش ئەمانە قوبوڵ نین هیچ کەمایەتیەکی ئاینی کە لەم کوردستانەیە ئەژی ئەم بەدڕەوشتی قوبوڵ نییە کەواتە ئێمە بۆ بین بۆ خۆمان ئەم واقعە بۆ خۆمان دروستکەین بۆچی بین بەدەستی خۆمان بخینە ناو ئەم زۆنگا و ئەم دێوەزمەیە سوارسەری خەڵکی خۆمان بکەین کەواتە ئەرکی هەمومانە بەداخەوە من یعنی پێم سەیرە یەکێتی زانایان لیژنەی پاڵای فتوا لەم بابەتە بێدەنگە ئەمە گلەیەکی دۆستانە و برایانەیە کە بۆ ئەوان لە پێشکەن هەبوو لەسەر مەفروزە فتوایان هەبێ لەسەر ئەم بابەتە ئوستاز مەفروزە بە دوواداچوون بکەن ئایا ئەم بابەتە مێشکی ئاوا خەڵکی سەرقاڵ کردووە و ئەم بابەتە جێبەجێ ئەکرێ لە هەرێمی کوردستانە بۆچی یەکێتی زانایان و لیژنەی باڵای فتوا و لیژنەکانی فتوا بێدەنگن لەسەری بۆچی قسەیان نییە لەسەری بۆچی هەڵوێستان نییە لەسەری ئەگەر ئەمە لێکەوتەی خراپی نییە و بابەتێکی شەرعیە با بە خەڵک بڵێن ئەو کاتە با ئێمەش ملزەمین ئێمە زۆر احترامی فتواکانیان نەگرین و پابندیشین پێوەی با پێمان بڵێن ئێمە بە هەڵەدا چوین ئەم بابەتە مەترسینی و بابەتێکی شەرعیە ئەگەر ناشەرعی بۆچی بێدەنگن لەسەری چونکە خەڵک سەیری دەمودەسی ئەوانەکە و خەڵک قسەی ئەوانی پێ معتەبەرە لەم بوارەیە باشە بەس کاکتۆر ئێستا بۆ ئەگەر سیمینارێک کە بوو بە ناوی جێندەر لە قوتابخانە بێ لە شوێنی گشتی بە خەڵک چۆن مامەڵی لەگەڵا بکە ئێستا پێشتر ڕێکخرا ڕۆیشتووە بە ناوی بۆ نمونە ئەمریکانی پەیوەندی لە خۆرماڵە حاڵەتە ڕوویدا و دوای وێنەی ئاڵای هاوڕەگەز باز و ئەوانە نیشاندەمە لە ناو خوێندنگاکە دوای کرابنە دەرەوە ئەنی وەسمەگەر ئەو شتانە ڕوبەڕووی خەڵک بۆ لە دام و دەستگای حکومی بێ شوێنی گشتی بێ چۆن مامەڵی لەگەڵا بکرێت ئەو هەڵوێستی ئەمڕۆی سەرۆکی شارەوانی هەڵەبجە زۆر جێگەی دەستخۆشی و تەقدیرە مەفروزە بەڕێوەبەری مەکتەبەکان مەفروزە مامۆساکانی پۆل مەفروزە توێژەرە کۆمەڵایەتیەکان مەفروزە مرشیدی پۆلەکان ڕێگە نەدەن و قوتابیان ئەگەر ئەوان ڕێگەیاندا مەفروزە قوتابیان گوێ بۆ ئەو جۆرە خەڵکانە نەگرن بیان کەنە دەرەوە چکۆکو عەرزم کردی پێچەوانی پرانسیبە پەروەردەیەکانە پێچەوانی یاسا بەرکارە عێراقیەکانە باشە و پێچەوانی بنەماکانی خێزان و ئاینیشە ئێمە نظامی عامان هەیە لە وڵاتەیە لەوەتە ئەوانە هاتون دکتۆرە و چەمکانە تونتیژی خێزانی لێکەڵۆشانی خێزان زیادی کردووە لە کوردستان زیادی کردو لە فێمینیست و جێندەر و ئەوانە هەمووی زیادی کردو ئوستاز یعنی
ئێمە هەموو داتاکان داتای مەترسیدارن لە دادگاکانە و من تەسەورەکەم ئەوانە بەدەستکەوت دەزانن ئێستا بڕۆ بیان دوێنە کە ڕێژەی تەلاق زیادی و ئەوان پێیان خۆشە بۆ چونکە وەکو عەرزم کردی ئەوان ئیش لەسەر هەڵوەشانەوەی خێزانی سروشتیەکەن بۆ ڕێگە خۆشکردن بۆ خێزانە هاوڕەگەزبازەکان یعنی ئەوان ئەڵێن کە ژنێک تەلاقە درێ کەواتە ئافرەتێکمان لە هەیمنە و کۆیلایەتی دەستی پیاوێک ڕزگار کردووە ئەوان ئاوا بیرەکەنەوە هەڵبەت ناڵێم هەموو ئافرەتانی هەموو ڕێکخراوەکان بەڵام ڕادیکالیستەکان باشەوە جێندەرەکان ئەوانە ئاوا بیرەکەنەوە ئەوان بیرەکەنەوە بەوەی کە خێزانی سروشتی مافی ئافرەت پێشێلەکە لەبەرەوە ئەوان ئەم بوارە بە دەستکەوت دەزانن ئەوان ئاسایشی خێزانەکان تێگەدەن شەڵتەرەکان ئاوەدانەکەنەوە ئەوان هەمیشە وای وێنە ئەکەن کە پیا و هاوسەر دوژمنی ئافرەتە بەڵام بەرپرسی شەڵتەر بەڵام بۆ نمونە پیاوێکی بێگانە ئەوە دڵسۆزێتی ئەوان سوکایەتی بە ڕۆڵی ئافرەت دەکەن لە خێزانە واڵێن ڕۆڵی خێزان کۆمەلگا سەپاندوێتی بەڵام ستایشی ڕۆڵی ئافرەتێکەکەن کە لە باڕێکە لە دیسکۆیەکە لە نایت کڵەپێکە ئیش بکە کە وەکو لەگە ڕێزمە وەکو سیفۆنی تەوالێت هەتا بەیانی خەڵک خۆی تا بەتاڵەکاتەوە باشە ئەوان لەسەر ئەوانە قسەیان نییە بەس قسەیان لەسەرەوەی کە ئافرەت لە ماڵ بێتە دەرەوە بچێتە دەرەوە ئیتر ئەچێتە دەرەوە هەرچی ئەکا هەرچۆنەکە ئەویان مۆزوعێکی ترەوە بەشێکە لە پێشکەوتن مانەوە لە ماڵەوە بەشێکە لە دواکەوتن لە کاتێکە هەموو ئەمانە ئەمەیەکە ئاگری کێشە خێزانەکانی بڵێسە زیاتر پێداوە و ژن تەحملی پیاو ناکە یعنی ئەو ژنەی جاران نەماوە کە لە پیاو بخواتەوە کە باوکی مناڵەکانێتی کە خێزانی هەیە کە پیاو ڕەشەبایە هەڵ ئەکا بەڵام دواتر زوو دا ئەمرکێتەوە ئینسان تەحمل بکە نا ئێستا ئەوان پیاویان والێ کردووە وا ناشرینیان کردووە پیاو سالاری و بۆ نمونە کۆیلایەتی ژن بەدەستی پیا و من ڕێکخراوێکیان هەبوو جارێکیان سیمینارێکم بۆ کردن ئوستاس لۆگۆی ڕێکخراوەکە دەموچاوی ئافرەتێک بوو یەک تاک پێڵاوی پیاوێکی ئاوا لەسەر بوو ڕۆگوی ڕێکخراوەکە کە من چوم سیمینارەکەم کرد ئەم دروشمە بەرامبەر جەماوەرەکە ئاواداندا بوو ئیتر خۆم پێ نەگیرا وتم وجدانن ئێمە چەند حاڵەتی ئاوامان هەیە لە کوردستانە ئێوە کردوتانە بە لۆگۆ ڕێکخراوەکە یعنی چەند پیاومان هەیە ئەوە بنی پێڵاوەکەی لەسەر دەموچاوی خێزانەکەی دانابێ تا ئێوە بیکەن بە لۆگۆ بۆچی ئەتانەیە کۆمەلگای کوردی ناشرینکەن بۆچی ئەتانەیە بە کۆمەلگایەکی ئەوەندە دواکەوتوو ئەوەندە کۆمەلگایەکی بۆ نمونە ڕجعی ئەو نە کۆمەلگایەکی خراپ وێنامان بکەن لە پێشچاوی خەڵک بەیانی ئێوەش نەک ڕێکەوتن نامەکانە لە بۆ نمونە لە کۆنگرە نێودەوڵەتیەکانە بەشداریەکەن ئەو لۆگۆیەکی کوردستانە بەنە دەرەوە بۆچی ئەتانوی خێزان ئەوە ناشرینکەن ئافرەتێکە ئەوە ئەبینێ ئوستاز یەکسەر لە عەقلی باتینیا ئەوە زەرعەبێ کە پیاوێک هەیە ئێوێ ئاوا بەرامبەری مامەڵە بکە بزانە ئیتر ئەو ئافرەتە وەکو قومبەلەیەکی تەوقیدکراوی لێیە بە بچووکترین بەرکەوتە ئەتەقێتەوە بەڕووی پیاوەکەیە ئەوەیە کێشەی ئێمە یعنی ئێمە هاتوین ئافرەتمان پەم بداوە نەکەر ئافرەت کاکە کچمان بەرامبەر بە باوک پەم بداوە خوشکمان بەرامبەر بە براکەی پەم بداوە دایکمان بەرامبەر بە کوڕەکەی پەم بداوە یعنی ئێمە حاڵەتی احتیقانێک ئێمە شیرازی خێزان و ئاسایشی کۆمەڵایەتیمان تێکداوە لە مۆزعەیە ئەو ڕێکخراوانە ئەمەیان کردووە چونکە ئەم خیتابە خراپەیان هەیە یەک ڕێکخراوم پێ بڵێ لە چالاکیەکە حتا ئەمەی کە پێی ئەوتی هەفتەی تند و توژی خێزانی ئەوان ئەیانەوەی لە ڕێی ئەم زاراوەوە ئەمە بچێنن لە ناخی ئافرەتا کە ئافرەتێکی تند و تیژی بەرامبەرەکرێت با بنای بنێ هەفتەی بەختەوەری خێزانی هەفتەی ئارامی خێزانی هەفتەی ئاسوودەیی هەفتەی پێکەوە هەڵکردن ئەم ناوەی لێ بنێ چونکە دووبارەکردنەوەی ئەم دەستەواژانە واتە قوڵکردنەوەی لە ناخی تاکەکانە بۆ لە ناخی خێزانەکانە کاکتۆر باوەکو دوا پرسیارش بڵێن سە کنسوڵخانەکانیش هاوکاری ئەو جۆرە ڕێکخراوەن هاوکاری ڕێکخراوی چاک ناکەن وایە جگە لەوەش ئەو مەسەلەی هاوڕەگەزبازی و جێندەری چەندە لە یاری مناڵان لە فیلمی یاری مناڵان و ئەوانە تا فیلمی بڵێن نێودوڵەتیش ڕەنگی داوەتەوە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت من لەم ماوەیە بخوا چەندین کەس تەلەفۆنی بۆ کردوم ئافرەت و پیاو کە ڕێکخراویان هەیە گوتیانە فاندمانداوە بە ڕێکخراوە نێودوڵەتیەکان کە سەیری پرۆژەکەیان کردووە باشە کە داوامان کردووە وتیانە لە ئاین ئەدەن کە وتومانە لێی نادین وتیانە نایکین یعنی ئەم جۆرە فاندانە کە بە ملیۆنی دۆلار باشە ئیتیحادی ئەوروپی ئێمە وەکو مجتەمەعی کوردی ئیتیحادی ئەوروپی نابێن ئێمە تەڵەبەکانمان ڕۆژانە شەقشەقەیان پێکرد لەسەر جادەر 600,000 دینار باش ئەو ملیۆن دۆلارە بۆ نادا بەزانکۆی سلێمانی بیدا بۆ بەدبەختانە کە خوێندنەکانی پێ تەواو بکەن باشە نبینی ئێمە قەیرانی موچەمان هەیە و موچەکەمان بەشناکە نبینی ئێمە کێشەی داراییمان لەگەڵ حکومەتی عێراقی هەیە و قەیرانی ئابووریمان هەیە و 5 ساڵە ئێمە بەدەست قەیرانی ئابووری و نبینی ئێمە کارەبامان نییە کێشەی ڕێگاوبانمانی ئەمڕۆ 6 کەس لە کێشەی ڕێگاوبان ئەمردووە
یعنی ئێمە کێشەی جێندەریمان چییە ئیتیحادی ئەوروپی فکری جێندەری لای ئێمە چی کابراوتی کوردواتنی چ کەرێکمان بمبارەوە کەوتووە ئێمە چی پێویستیمان بەمە هەیە ئەمریکا لە مانگی ڕەمەزانە ئاڵای هاوڕەگەز بازەکان لە هەولێرە هەڵەکە چ پەیامێکەدا بە ئێمە وەکو دواوتەش لە سەریاری مناڵان و فیلم و ئەوانە ئەوە هەر لێگەڕێ ئوستاز ئەوە وەکو عەرزم کردی دەستەمۆکردنی بیری ئێمەیە لەم ڕێگەیەوە وردە بەرەو ئەم سەقافەتەمانە بن سوپاس دەکەین زۆر سپاس پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سپاس سوپاس بەوەی بینێرانی بڕە سوپاس باوکارانم خواتان